ڕەمەزان پیرۆز بێت لەو مسلمانان لە هەموو سەر جیهان. جارێکی دیکە ساڵ سوورایەوە و مانگی پڕخێری ڕەمەزان گەڕایەوە. هاوڵاتیان و کاسبکاران دڵخۆشێن بە هاتنی ئەم مانگا پیرۆزە و هەر یەکە و بە جۆرێک پەیام و هەستی خۆی دەردەبڕێت. ڕەمەزان و پیرۆز بە ڕەمەزان خێر و بەرەکەتە. ڕەمەزان با بکەینە دەرفەتێک بۆی خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین. ڕەمەزانتان پیرۆز بێ، پێویستە ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆی خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێت. هاوڵاتیان دەڵێن بەباشی خۆیان ئامادە کردووە وەک میوانێکی ئازیز و خۆشەویست پێشوازی لە ڕەمەزانی پیرۆز دەکەن. بەڵێ پێی خۆشحاڵم زۆر چوار خۆم عازە کردووە. ئێستا خۆم ئامادە کردووە شتی بۆ دەکەن بۆ ئەوەی کە ڕەمەزان بەڕاستی میوانێکی ئازیزە، دەوێت زۆر بە میوانداریی جوانی بکرێت. با ئەو مانگەی پیرۆزە، مانگێکی خێر و بەرەکەتە، مانگێکی کە خێر خوازانە هەرکەس خێر بکە، مانگێکی پیرۆزە، مانگێکی بەڕاستی بەناوبانگ و پیرۆزە بۆ هەموو کەسێک وایە. بەخێراتنی مانجی ڕەمەزانی پیرۆز شەکەن یا خۆ بەخێرن. مانجی ڕەمەزانی پیرۆز ئینشاڵڵا ئەبیتە خێر و بەرەکەت و مای ئاشتی و ئازادی و ئابووری ئەو مسلمانانە ئینشاڵڵا خوای گەورە خێر و بەرەکەت ئەڕژی بەسەر هەموو مسلمانێکە و مانجی کراوانەی دڵەکانە، قفڵدانی شەیتانە. اللهم اهدنا فيمن هديت. سەرەڕای نەخواردنی هیچ خواردن و خواردنەوەیەک و برسێتی و تێنوێتەیەکی زۆر با درێژایی یەک مانگ لە ڕۆژانی ڕەمەزاندا. لەگەڵ ئەوەشدا مسلمانانی کوردستان سەدان ساڵە با گەرموگوڕی و دڵخۆشیەکی زۆرەوە پێشوازی لێ دەکەن و ڕەمەزان تەنیا وەک واجبێکی ئاسایی نابینن، بەڵکو چێژ لە جێبەجێکردنی وەردەگرن و با دەرفەتی خوا لە خۆڕازیکردن و بەدەستهێنانی لێخۆشبوونی دەزانن. هەموو هەوڵێکیش بۆ قۆستنەوەی ئەو دەرفەتە دەدەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.